چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. یەکبوون لە عیشقدا. پیاوێ چوو بۆ ماڵی ئەویندارەکەی و لە دەرکەیدا مەعشوق لەو دیوی دەرکەوە پرسی: کێیت؟ عاشق وەڵامی داوە: منم. مەعشوق وتی: لێرە جێگایەک نییە بۆ بنیادەمێنە بەگە و پێنەگەیشت و کەسێ کە هێشتا منیەتی خۆی ببینێ شایستەی ئەوەیە لە ئاگری جوداییدا بسووتێ تا واگرە پاڵفتێ بکات و لە دووڕووی دووری بخاتەوە. تۆ هێشتا ئامادەی عیشقت تێدا نییە. عاشقی بێچارە ڕۆیشت و ماوەی ساڵێک لە ئاگری دووری و فیراقدا سووتا. دوای ساڵێ سەر لە نوێ هاتەوە بۆ دەرکەی ماڵی مەعشوق و بە ترس و ئەدەبەوە لە دەرکەیدا. ئاگادار بوو تا قسەیەکی نابەجێی لە زار نەترازێ، بەو پەڕی ئەدەبەوە ڕاوەستا. مەعشوق وتی: کێ لە دەرکە دەدا؟ عاشق وتی: کەس نییە، خودی خۆتی، تۆی تۆ. مەعشوق دەرکەی کردەوە و وتی: ئێستا کە هەردووکمان بووینەتە یەکێ کەواتە وەرە ژوورێ، هەنووکە یەک من لە ئارادایە، چونکە دوو من لە ماڵی عیشقدا جێیان نابێتەوە. وەک سەری دەزوو ئەگەر دوو شاخە ببێتەوە ناچێ بە کونی دەرزیدا. چون منی پێیود وەرە ژوور. ئەی گیانی گیان پێکەوە نالوێن لە ماڵێک دوو منان. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و خاڵەی عاشق کاتێک دەگات بە مەعشوق کە لە خۆیدا فانی ببێ. عاشق تا ئەو کاتێ منیەتی خۆی دەبینێت و لە کۆت و بەندی خۆویستیدایە پشتی دەرکە جێیەتی و هەر کات دەستبەرداری منیەتی خۆی بوو لە خۆیدا فانی بوو ئیدی دەرکەی ویساڵی بەڕوودا دەکرێتەوە و دیدار و ژیان لەگەڵ مەعشوقی دەبێتە نسیب. کۆتایی دەفتەری یەکەم.